ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 3 حوزەیرانی 2025تان پێشکەش دەکەین. لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخموور چالاکی ئێشەگیری بۆ ئازادی جەستەی ڕێبەرەوە جەلان لە 20 تەموزی ساڵی 2023ەوە دەستی پێکردووە لە ئێستادا لە ڕۆژی 683 خۆیدا بەردەوامە. شەوی ڕابردوو گروپی 134مین دەستیان بە چالاکیەکە کرد. مەراسمی گۆڕین ئێشەگیری لە گروپی 130مینەوە بۆ گروپی 134مین لە بارگای کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخموور باخولەکەیەک ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی تەفگەری ئازادی بەڕێوە چوو. چالاکیەکە باوتنەوەی دروشم بەردەوام بوو. گروپی 134مینی کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخموور ئێشەگیریەکەیان دەست پێ کرد. پرۆفسۆر ئالێکس کالینیکۆس ئەندامی دەستەی نووسەرانی سۆسیالیزمی نێونەتەوەی و نوێنەری ماکسی بریتانیا داوای کرد کە ئاشتێکی بەردەوام مسووگەر بکرێت. پرۆفسۆر ئالێکس سەبارەت بە بانگوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرەوە جەلان و بڕیارەکانی کۆنگرەی 12مینی پەکەکە پەیامی پشتیوانی خۆی بۆ دەم پارتی نردووە و ڕایگەاندووە دڵخۆشم بۆ بڕیارانەی کە لە کۆنگرەی 12می پەکەکە دراون. دوای ئاشتی دەبەخشێت باگەلانی تورکیا ئەو دەست پێشخەریەی پەکەکە و بەڕێز ئۆجەلان دەستیان پێکردووە بەهێزەوە تۆپەکی خستوەتە ناو گۆڕەپانی دادگای حکوومەتەوە و لەگەڵ ئەوەش ئێستا بە شێوەیەکی ئاشکرا بەرپرسیارەتی تورکیایەکە کۆتایی بە هەموو گوشارەکانی سەر سیاسەتمەدارانی کوردی بهێنێت. زیندانی کردن و لێپرسینەوە لەو کەسانە ڕابگرێت کە پشتیوانی کوردان دەکەن ڕێگا با گەڕانەوەی پەنابەرانی کورد بدات و قبوڵی بکات کە گەلی کورد لەگەڵ هاوڵاتیانی دیکەی تورکیا خاوەن مافێکی یەکسانە. لە بەردەوامیشدا نووسیوێتی تەنیا ئەم ڕێکارانە دەتوانن ئاشتێکی ڕاستەقینە مسووگەر بکەن و دیموکراتیزەکردنی تورکیا بەم جۆرە مسووگەر دەبێت. بە هەنگاوی بەو شێوەیە پرۆسی ئاشتیش دەتوانێت ڕۆڵی خۆی بگێڕێت و لەگەڵ چینی کرێکە لە تورکیا یەک بگرن و پێشەنگایەتی تێکۆشانی دیموکراتیک و کۆمەڵایەتی هەرێمەکەدا بکەن. لە شاری ڕەمەیڵان با پێشەنگایەتی کۆنگرەیستا لە چوارچەوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد کۆبوونەوەیەک بەڕێوەچوو. لە کۆبوونەوەکەدا دەیانژن و ئەندامانی کۆنگرەیستار و نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشداریان کرد و سەمیرا یوسف ئەندامی کۆمیتەی پەروەردەی کۆنگرەیستار لە کۆبوونەوەکەدا ئاماژەی باڕۆڵی سەرەکی ڕێبەر ئۆجەلان لە تێکۆشانی ئازادی ژناندا و ئاوتی کە بیر و هێزری ڕێبەر ئۆجەلان بۆ پێشکەوتن و ڕێخستنی ژنان بنەمای خولقاندووە. هەروەها ڕاشیگەیان ڕێبەر ئۆجەلان لە پرۆژەی ئاشتی و دامەزراندنی کۆمەڵگەی ئازاد و دیموکراتیکدا بەرپرسیارەتی خۆی جێبەجێ کردو. بۆیە ئەمڕۆ ئازادی جەستەی بەڕێزی بۆتە پێویستێکی جدی. پارتی دیموکراسی و یەکسانی گەلان دەم پارتی پەروین بۆڵدان پەرلەمانتاری شاریوان و ئەندامیشاندی ئیمراڵی بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمانی تورکیا هەڵبژارد و بۆ ئەو بابەتە لە چەند ڕۆژی داهاتوو سەردانی پەرلەمان دەکەن. ئاجێی ئاماژەیە پێشتر شەهید سری سورەیە ئۆندەر جێگری سەرۆک پەرلەمانی تورکیا بوو. تولای حاتم مغڵاری هاوسەرۆکی دەم پارتی و ئەندامانی کۆمیتەی بەڕێوەبەری ناوەندی مەیەکە لە ئەنقەرە لەگەڵ پێکهاتەکانی هاوپەیمانی ڕەنج و ئازادی پارتی بزوتنەوەی ڕەنج ئەهپ هەروە لەگەڵ پارتی ڕەنج ئیپی فێدراسیۆنی ئەنجومەنە سۆسیالیستەکان و پارتی کرێکارانی تورکیا و پارتی ئازادی کۆمەڵایەتی لە ئەنقەرە کۆبوونەوەیان ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا لەسەر پرۆسی چارەسەری و گوشارەکانی حکوومەت بۆ سەر هێزەکانی ئۆپۆزیسیۆن و ئەو هەنگاوانەی هاوپەیمانیەکە لە سەردەمی نوێدا دەبێت بیگرێتە بەر گفتوگۆ. تۆم باراک نێردەی تایبەتی ئەمریکا لە سووریا ڕایگەیاند سیاسەتەکانی ئێستامان بەرامبەر بە سووریا لە سیاسەتەکانی 100 ساڵی ڕابردوو ناچن چونکە ئەو سیاسەتانە سەرکەوتوو نەبوون. سەبارەت بە پشتیوانی ئەمریکا بۆ هێزەکانی سووریای دیموکراتیکیش قەسەدە تۆم باراک جەختی کردەوە قەسەدە هاوپەیمانی واشنگتن و ئەو پشتیوانیەکە پێشکەشیان دەکرێت پشتیوانیکردن لە هاوپەیمانێک کە بۆ کۆنگرێسی ئەمریکا زۆر گرنگە. هەروەها تۆم باراک ئاماژەی بەوەش کردووە دەبێت ئەم پاڵپشتیە بۆ قەسەدە بە ئاراستی تێکەڵکردنیان بێت لەگەڵ سوپای نوێی سووریا و چاوەڕوانەکانی هەمووان دەبێت واقعی بن. هەروە ئاماژەی با گرنگی کارکردن بۆ یەخستنی یەکینەکانی پاراستنیگەلیە پەگە لەگەڵ پێکاتە سەربازە نوێیەکەی سووریادا کرد.
ڕۆژنامەی وۆل ستریت جۆرنال سەبارەت بە ڕاگررتنی سزاکانی سەر ئێران بە شێوەیەکی کاتی لەلایەن سەرۆکی ئەمریکاوە ڕایگەیاندووە ئیجارەی دۆناڵد ترامپ سزاکانی سەر ئێرانی با شێوەیەکی کاتی ڕاگرتووە هەروەها دوو سزاکە لە ماوەکانی پێشوودا بەسەر ئێراندا سەپێنرا بوو دوای دەرچوونی بڕیارەکە هەڵپەسێردران. ئەمەش بۆ شکراوە ئەنجومەنی یاسای ژینەتەوەی وەزارەتەکانی گەنجینەی ئەمریکا لە بڕیارەکەی دۆناڵد ترامپ ئاگادار کراونەتەوە. جاماژەیە کۆتا سزای ئەمریکا لە 21 ئایاری 2025 بەسەر ئێراندا سەپێنرا و لە دوای ئەو بەروارەوە تاکو ئێستا ئەمریکا هیچ سزایەکی بەسەر ئێراندا نەسەپاندووە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.